ڕاستیەکەی هەروەکو خۆتان ئاگادارن حزبی کۆمونیستی کرێکاری عێراق، حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان پلاتفۆرمێکیان ڕاگەیاند. لەو پلاتفۆرمەی دەنگ و سەدایەکی باشی پەیدا کرد. هەر لەو ڕوانگەوە خاتو ساهیرە یوسف عەزیز پشتیوانی خۆی بۆ ئەو پلاتفۆرمە ڕاگەیاندوواتە پار ئەم پلاتفۆرمەی ئێمە. هەر لەو ڕوانگەوە ئێمەش وەکو حزبی کۆمونیستی کرێکاری عێراق، وەکو حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان هاتووین پشتیوانی لە خاتو ساهیرە یوسف عەزیز دەکەین، کاندیدی سەربەخۆی لە لیستی کۆتاکان ژمارە 342. ئێمە کە دیڤاع لەو کاندیدە سەربەخۆیە دەکەین، دەمانەوێت دەنجی خەرکی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خواست بگەینی بە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی عێراقا دەنگ و سەدای پێیەکە. خاتو ساهیرە ئێمە کە دەنجی پێدەین پشتیوانی لێ یەکەین بۆ ئەوەیە دژ بە یاساکانی حواڵی شەخسی، دژ بە یاساکانی لە سێدارەدان، دژ بە یاساکانی جەعفەری بۆسێتەوە. وا بە ئاسان ڕێگانەدا ئەو یاسا دژی ئینسانیانە وا بە ئاسان تێپەڕی و دژایەتی بکاتن و بەرامبەریان بۆسێتەوە. هەر لەو ڕوانگەوە ئێمە داوا لە کۆمەڵانی خەرکی کوردستانی ئازادی خواز و پێشکەوتوخواز و هەموو ئینسان دۆستانی عێراق و کوردستان دەکەین کە دەنگ بە ساهیرە یوسف عەزیز بدەن ژمارەی 342.